بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵم لە بەرنامەی کوێنەدا بە یارمەتی هاوکاران لەگەڵ هاوکارم کاک سەلاراتینەوە خزمەتان بۆ هیوای ئەمڕۆ سەرجەم بڕگو و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. دەست خۆش کاک دانیال. بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر جێگەیەکەن بەو هیوای هەمووتان لە ساخ و تەندروست باش بن. ئەمڕۆژ لە بەرنامەی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بابەت و باسی گرنگمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەمان باز لە زیانەکانی بازگەکانی پارتی دەکەین لە کاسبکاران کە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند حاڵەتێک ڕوویداوە لەگەڵ میوانێک شەنوکەوی ئەو زیانانە دەکەین. بەڵێ بینەرانی عزیز لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا زۆرێک لە شاخەکانی هەرێمی کوردستان یاخود دەشتەکان ئاگر دەگرن و ئەمەش بۆتە جێگەی زەرور و زیان بۆ زۆرێک لە جوتیاران و بزانین چارەسەرەکان چین و ئەو هەنگاوانە چین کە بەرگری شارستانی ناوێت تێبەرەوە بۆ چارەسەرکردن و کۆنتڕۆڵکردنی و ئاگرانی کە دەکەوێتەوە لە هەرێمی کوردستاندا. بەڵێ تەوەری سێمیشمان باز لە خەڵاتی قوتابی یەکەمەکانی خاوەن پێداویستە تایبەتەکان دەکەین کە ئەوانی شاوشێوەی قوتابیانی تر توانی ویانە پلەی بەرز لە ئیمتیحانی وزاریە بەدەست بێنین ئەویش لەو بارەوە میوانێکمان دەبێت. بەڵازان دەستپێکیش دەچین لای بورگی کەشوها بزانین ئەمڕۆ پلەکانی گەرماچ گۆڕانکارێکی بەسەرداتوە پێکەوە بینەری دەبین. فەرق
بەڵە بەڕێزان وەکو باسمان کرد تەوەری یەکەممان باز لە زیانەکانی بازگەیەکی پارتی دەکەین کە لە کاسبکارێکی خەڵکی شاری سلێمانی کەوتووە ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگەی میوانەکەەوە باز لەوە بکەین هەڵبەتە لە دوای قەیرانی داراییەوە زۆرتر خەڵکی پەنای بۆ کاری دەستی خۆی بردووە پشبەستن بە داهاتی خودی کامە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری و دەستگیرۆیی ئەم کەسانەی بکردایە بۆی کە پشت نەبەسترێەوەنە بە کەرتی گشتی نەک و زیانی بەرکەوە ئێمە ئەمڕۆ دەمانەوێت خودی ئەو چیرۆکەی کە زیانێک بەر کاسبکارێکی شاری سلێمانی کەوتووە لە ڕێگەی بازرگانیەکەی خۆیەوە بابزانین خودی ئەم بابەتە خۆی لە چیا بینێتەوە بە میوانداری بەڕێز ڕێبەر شێرکۆ خاوەنی پرۆژێکی پەلەوەری سروشتی لەگەڵمانە بێت کاک ڕێبەر سواز بۆ ئەوەندە بوو کاک ڕێبەر سەرەتا مەوێت خودی ئەو چیرۆکەی کە بەڕێزت بەرهەمەکەت دەگاتەوەی کە بیفرۆشیت بۆمان گێڕیتەوە ویست بەکێی بفرۆشی ئەو زیانی بەریشت کەوت چێ زیانەکەی لێدایت و بە چەندیش مەزەندە دەکرێت زیانە بەڵێ وەکو سەرەتا جەنابەت ئاماژەت پێدا خاوەنی پرۆژێکی بەرهەمی پەلەوەری سروشتین لە شارباژێر لە گوندی بەزەڕ و سەر بە قەزای ماوات کاتێک پرۆژەکە گەشتە سەر ئەوەی پەلەوەرەکان بە بازار بکرێن لەگەڵ هاوڵاتێکی زاخۆ گفتوگۆمان کرد و دوای ئەوەی کە ڕێکەوتین بڕیارمانە پەلەوەرەکانی بۆ بنێرین سەعات 6 ئێوارە بارمان کرد لێرەوە بەڕێمان کرد بەرەو زاخۆ هیچ چەند مریشک بوو بوورە 300 بەرەو سەرەوە بوو لێرەوە کە بارمان کرد هیچ لە بازگەکانی سلێمانی هەولێر هیچ ئەشکالێکیان نەبوو هەتا سەعات 2 شەو گەشتە بازگەی ئاکرێ بەڵێ گەشتە ئەوێ تەلەفۆنیەکان بۆ کردم وتیان ناهێڵن داخڵی زاخۆ ببین زۆر لەسەر تەلەفۆن قسەم لەگەڵاکردن هەتا قسەم لەگەڵ زابتەکە کرد دوای سەعاتێک لە گفتوگۆکردن بڕیاری ئەوەی یاوتی باشە بە شەرتێک بەڵامە بێت سارێک لە زاخۆ بێت ناهێڵم ئەم سارێ داخڵی زاخۆ ببێ سەعات 3 شەو من سارێکی ترم پیا کردووە لە زاخۆ بەکرێم گرتووە نردومەتە سەیتەرەکەی ئاکرێ بەڵێ کاتێک بارەکە بارکرا پەلەوەرەکان لە سارەکەی تر بارکرات پاش 10 دقیقە تەلەفۆنێکی تریان بۆ کردن وتیان ناڵێ ئەو سارێش داخڵ ببێ بۆچی سەبەبەکەی نازانم سەبەبەکەی بێت لە خۆی بپرسی و هەم دیسان قسەم لەگەڵا کردوتم برای بەڕێستۆ فەرمووت سارێکی تر لە زاخۆ بێت و ئەو سارەیە باریکە و داخڵ بێوتی ناهێڵم داخڵ ببێ ئەبێ لا کتابم بۆ بێنیت زۆر کۆنتاکتم لەگەڵا کرد زۆر قسەمان کرد هەتا گەشتە سەر ئەوەی زۆر بەبێ ڕێزیکردن وتی ئەگەر ئەم جارە تەلەفۆن بکەیت و ئەم برادرانە بنێریتە بەردەمی ژوورەکەم ئەوە دەست بە سەریانەکەم منیش لەبەر ئەو برادرانە کە بۆی تووشی هیچ ئەشکالێک نەبن کۆتایم بە پەیوەندەکان هێنا هەتا ئەوەی کە دەمەوبانی و ڕۆژ بووە چوومە ڤێرتەرنەری چوومە سامانی ئاژەڵ وتیان تۆ پەلەوەرێکی سروشتیت هەیە و لەبەرەوەی پێویست بە هیچ کتاب و کتابکارێک ناکە و مەسەلەکەش ناوخۆیە بڵین تۆ بۆ دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە پێویست بە هیچ ڕێگا پێدانێک ناکە و ئێمە هیچ ڕێگا پێدانێکیشمان نییە بۆ بۆم بابەتی کە جەنابەت باسیەکەی دو ئەوە زۆر محاوەلەم کرد هەر ڕێ پێ نەدایم بڕوە آخر شدەوە بوو لە ڕێگای برادرانەوە پەیوەندیمان کرد بە قایمقامی ئاکرێەوە هەتا ئەو پەیوەندی پێوە کرد و ئەنجا هێشتی پەلەوەرەکە ئیزنیە ئەنجا هێشتی پەلەوەرەکان بڕوە بەڵام کاتێک ئیزنیە بوو بە سەعات 10 بەرەبەیان بەداخەوە هەمە لە 6 ئێوارەی ڕۆژی ڕابردووە بۆ 10 بەیانی بەڵێ بڵێ سەعات 6 کە بارکرا سەعات 2 شەو گەشتە سەیتەرەکەی ئاکرێ چەند سەعات لەو مەسافەیە لە سەعات 2 ڕانگر هەتا سەعات 10 بەیانی 8 ساعت بەرەو سەر ڕانگە ئەو مەسافەیە چەند ڕێگایە تا گاتە زاخۆ سەعات و نیوێک تا 2 ساعت لەو بازگەیەوە بەڵێ زۆر باشە سەعات 10 ئیزنیاننا هەتا 10 ئیزنیاننا سەعات 12 گەشتە دەستی هاوڵاتیەکە بەڵام بەداخەوە کاتێک گەشت مریشەکان هەمووی مندار بوونەوە هەر هەمویان عەدەدێکی کەم 5 6 دانێکی لێ دەرچوو زیانەکەی بە چەند مەزەندە دەکرێت زیانەکەی نزیکە بێتەوە لە 4 ملیۆن دینار 4 ملیۆن بەڵێ لایەنە پەیوەنددارەکان وەزارەتی کشت و کاڵ خۆشبەختانە کۆنتاکتمان لەگەڵ کاکە عەبدولستار مەجیدا کرد زۆر بە بەڕێزەوە زۆر بە پەرۆشانەوە بە دوواداچوونی بۆ بابەتەکە کردو هەتا لە ئەکاونتی خۆی تایبەتی خۆی قسەی لەسەر کردووە و دوێنێش سەعات 2 دوانیوە ڕۆ لەگەڵ بێگەرخانە کۆنتاکتم کرد بێگەرخانیش وتی یاداشتێک بنووسە و بیرە دەستمەدیری مەکتەبەکەم بە دوواداچوونی بۆکەم
بەڵام بڕوا بکە ئوستاز یعنی ئەوەنەی بێڕێزیکردنی ئەو برادرانە ئەو سەیتەرەیە بەرامبەر هاونیشتیمانێکی خوان ناخۆش بوو ئەوەندە زەرد و زیانەکە ناخۆش نەبوو. هۆکارەکە ئەوە بوو کاگرە بەرەوەنەی هەست پێکردبێ ئەوەیە کە لە سێمانیەوە ئەم پەلەوەرانە ڕۆشتون ڕێگریەکە دروستویە خودت نەخێر هەر خودی ئەم بازگەیە بۆ هەموو کەسێک وایە. واللهی من شارەزایەکی ئەوتۆم نییە هەتا بڵام خودی ئەم بازگەیە بۆ هەموو کەسێک وایان تایبەت بۆ خەڵکی سلێمانی وایە بەڵام تۆ بازگەکانی کێش هەر لەژێر دەسەڵاتی پارتیا بوون بۆ ئەوان ڕێگریان نەکرد بۆ ئەم ڕێگری کرد ینی سەبابەکە لێرە ئایا بەچی قانونێک بەچی یاسایەک تۆ ڕێگریت لەم بەرهەمە ناوخۆیە کرد یعنی ئێمە وامان لێبێت کە خەریکی کار و کەسابەت و بەرهەمی ناوخۆین نەتوانین لە پارێزگاکەی خۆمان نقلی پارێزگایەکی تریکی کە هەری خۆمانە ئەبێ ئەمە ئەوان وەڵامی ئەم پرسیارە بنەوە. لایەنە پەیوەنددارەکان بوون وەزارەتی ناوخۆ هیچ ئیجراعاتێک بەرامبەر ئەو تا ئێستا هیچ ئاگاداری بابەتەکەن ئەبێت ئاگدار بن چکە داڵم کاک عەبدولستار لە ئەکاونتی خۆی قسەی لەسەر کردووە چکە دوێنێ کە قسەم لەگەڵ بێگەرخانە کرد وتی بەڵێ ئەوەی کاک عەبدولستار دای بەزانۆ بینیومە خوێنومەتەوە ئەبێ یاداشتێکم بۆ بنووسی یاداشتەکەی کەم بە کتابێک و ئاڕاستی وەزارەتی ناوخۆیەکەم. ئەگەر برانی دەرهێنەر بتوان کە عەبدولستارمان بۆ وەرگرن سوپاسانەکەم بۆی کە ڕەئی کاک عەبدولستاریش وەکو سەرۆکی لیژنەی کشت و کاڵ لە پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بابەتە کە کاک ڕێبەر قسەی لەگەڵا کردووە با بزانین هەوڵەکانی کاک عەبدولستار لەسەر ئەم بابەتە گەیشتۆ بە چی ئەگەر ئامادەکارانی بەرنامەکە یاخود برای دەرهێنەر کاک عەبدولستارمان بۆ وەرگرێت لەسەر هێڵی تەلەفۆنیش بێ سواس دەکەم کاگاریان. کاک ڕێبەر زۆر باشە مادام پرۆژەکە سروشتیە با بینێت سەر خودی پرۆژەکەت بۆ هیوای کە ئەم جۆرە زیانانە توش نەبێتەوە و بازگەکانی هەرێمی کوردستانیش بەڵکۆ بێ هاوکاری ئەم جۆرە کەسانە بکەن کە لە هەوڵی پەیداکردنی بژێوی خودی خۆیانن. ئەم پرۆژانە بێژگە لەمە ڕێگریەکانی ترتان چیە بۆی کە مەسەلەن ئەمە بکرێتە پێوەرێک بۆی ڕێگریەکانی کەشتان نەمێنێت. زانی ئوستاز ئەمڕۆ هەموو پرۆژە ناوخۆیەکان هەموو پرۆژە سروشتیەکان وای لێ هاتووە کە خاوەنکارەکان لی بێزارن چکە ئێمە کاتی خەریکی ئەم پرۆژەیە 3 مانگ 4 مانگ لەگەڵی خەریکە بین بەڵام پەلەوەرێکی زۆر لە ئێرانەوە داخڵە بێت کە بازاڕی ئێمەی نەهێشتووە هەروەکو بەرهەمی جوتیارەکان چۆن کاتێک بەرهەمەکانیان پێدەگا ئەوەنە بەرهەمی دەرەکی داخڵە بێت کە ئیسفادە لە بەرهەمە ناوخۆیەکە ناکرێت ئێمە شەماشتمان لێ هاتووە ئەوەنە بەرهەمی دەرەکی داخڵیەکەن ئەمە مریشکی تورکیا ئەمە مریشکی ئێرانیە ئێمە هیچ ئیسفادێک لە بەرهەمەکەمان ناکەین. بەرهەمەکەی ئێوە زۆرتر بۆ گۆشتیان بۆ هێل بۆ هەردوو لایەنەکەی ئەبێت بڵێ هەم کەڵەشێرەکەی بۆ گۆشت ئەبێت و هەم مریشکەکەی ئەتوانی ڕاگیرێ بۆ هێلکەکردن. ئەی لە پارێزگای سلێمانیدا هیچ فرۆشێکتان هەیە لێرە؟ لە ناو خودی پارێزگای سلێمانیە بڵێ هەرچە بە پارێزگای سلێمانی نێمە بەڵام لە ناوخۆی پارێزگاکانە لە قەزای شارباژێر هەمانەیەمە لێ فرۆشتان هەیە. بەڵێ هەوڵی ساختکردنەوەی بەرهەمەکانتان لە چ ڕێگەیەکەوەیە زۆرتر ئەوانی کە خاوەن پرۆژەی دەواجینین ڕێگەکانیان دیارە چۆنە ئێوە چۆن هەوڵەدەن ئەمە ساختکەنەوە؟ ئێمە چەند کەسێکی دیاریکرا هەیە کە ئیش لەم پرۆژانەیەکە لەم بەرهەمانەیەکە کە فرۆش و بڵێ شێوازە دەڵاڵێکن کە لە سلێمانیە کاریتیاکەن کە بە جملە ئیکردن و دوای تەوزئی بۆ نمونە سەر مەطعەمەکانیەکەنەوە یان بە هاوڵاتیان یەفرۆشنەوە ئمە زیاتر کۆنتاکتمان لەگەڵ ئەوانەیە هەیە. زۆر باش کاک ڕێبەر ئەو مریشکانەی کە هەت بووە هۆکارەکە چی بوو ئاوا برداربوونەوە لەو بازگەیە ینی هۆکارەکەی تاخیربوون و گەرماکە بوو کە لێیە چکە تۆ ئەم هەموو مریشکە بار کراوە قەفەزانن لەسەر یەک لە سارەیە 8 سەعات هەتاو لیبە لە گەرما بمێنێتەوە پێشتریش چەند سەعات دان و ئاوی نەدراوەتەیە گەرماکە وای لێ کردو کە هەمویان بخنکێن و مندار ببنەوە نە هیچ هۆکارێکی تر نییە. هەر کە گەشتە ئاکرێت زانراکە برداربوونەتەوە هەر لە سەیتەرەکەی ئاکرێت کە پێشەوەی ئیزنیان بن ساغەکە پەیوەندی پێوەکردم وتی هیلاکن لە بەرەوەی زۆر ماونەتەوە زۆر گەرمانە وتم بەڵام هیچ دەسەڵاتێک نیە ینی چی بکەین تازە لەو سەیتەرێ. دوای ئەوەی کەزانانی ئەو مردابوونەوە و کاردانەوەی چی بوو ئەو بەرپرسی ئەوێ؟ هیچ بێباکەمە تەکلیفم لێ کرد وتم ئەمە شتێک نییە ینی ڕاگیری ئەمە بارێک نییە ئەمە بارە گەنمێک نییە بارە شتێک نییە ڕاگیری ئەمە پەلەوەرە دڵنیا دەگەم تۆزیکە گەرمالی بە هەمووی مندارە بێتەوە بەڵام وتی ئەو پەیوەندی بە خودی خۆتەوە هەیە. کاک ڕێبەر ماوەی چەندێک کە خەریکی ئەم مریشکانە بووی کە گەشتە ئەوەی کە ئامادە من 3 مانگ بەرەو سەرە خەریکی ئەم پرۆژەیانم. 3 مانگە کاتی خۆتە بۆ تەرخان کردووە
ئێستا بەرهەمی ترت ئامادەیە؟ بەڵێ بەرهەمی ترم ئامادە ئێستا. خودی قەبارەی ئەم پرۆژە سروشتیانە پێویستی بە چی شتێکی سروشتیە؟ بێگومان مادام ناوە سروشتیە بێ بە سروشتیش پەروەردە بکرێت. ئێوە احتیما دەکەنە سەر چ جۆرە خۆراکێک بۆ پەروەردەکردنیان؟ ئێمە بیدایەت ئەلەفیانە دەینە و لە دوایەکە هەروەکو داواجینەکانی تر؟ نەخێر داواجینەکانی تر چکە زیاتر پرۆتین و ڤیتامیناتیانە درێتە ئێمە هەر عەلەفەکان پێدەین هەتا مەرحەلەیەک گەورەیە بێت لە دوای گەورەبوونیان گەنمیانەینێ. زۆر باشە سەرە پێما بە ساڵدستان ئامادەیە من گوێم لێ نەبوو ڕاستە. کاک عەبدوستار سڵاوی خوات لێبێت سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. سەلامی خوای لێوەش بێ زۆر سپاس دەکەم سەرکەوتوبنی یاخوا. زۆر سپاس. وەک بەڕێزە ئاگاداری ئەو ڕووداوە نەخوازراوی کە لە بازگەیەکی پارتی لە ئاکرێ ڕوویدا ئێوە ڕێوشوێنەکانتان چین بۆ قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتی کە زیانی بەرکەوتووە؟ وەڵام نوێ ڕێسەلامم بۆ هەموو لایەکتان بە تایبەتیش بۆ برا بەڕێزەمان بەڕاستکە ئەو هەواڵی بۆ ناتم و بە تایبەتیش کە ڤیدیۆیەکەم بینی زۆر کەمم خوارد و پێم ناخۆش بوو لەم بارودۆخی قەیرانی دارایی کە بە دوو مانگ موسەیەکی بە لێبڕینی سەدا بیستەیەک دابەش دەکرێەوە لەم بێکاری و کەسابەتەی کە هیچ هەلی کار نییە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان کە هەوڵ دەن ژیانی خۆیان تێدابی بکەن. تەماشا دەکەم یانی هاوڵاتیەکی ئەم بۆ تۆ برا بەڕێزە بە زۆری خۆی تەبەن بە فیکرەی خۆی هەوڵی داوە خۆی ماڵدارەکەی پێژێنێ بەڵام داوا ڕێگری دەکرێت بەڕاستی زۆر پێم ناخۆش بوو زۆر پێناحەت بووم هەموو ڕایەوەی کە سەرنجی بڵاوم کردووە بەنیازم بەڕاستی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانیش ودەچین بۆ پەرلەمان یادداشت کردوم بە پەرلەمان کە ئەم بازێ و ئەم بەرپرسانەی کە ڕێگری لە هاوڵاتی دەکەن کە کار و کەسابەتێکی ئازادی خۆی بکاوە مامۆدارەکەی بگێنێ دەپشتیوانێکە بکرێت کە حکومەت مادام ناتوانێت زیانی خەڵی دابینکە ناتوانێت موسێ خەڵی دابینکە ناتوانێت هەلی کار بەڕاستێنێ بۆ لێ ناگەرە خەڵک کار بکار بخوایان بێن بەڕاستی بە دووە فەزەی دادەچمەوە بەلایانی سند دەبێت پرسینەوەیەک لەوانە بکرێت کە ڕێگریان نەکردێتە هەموو ئەو مریشتانەی بەداخەوە دێمەدارەوە بووتەوە. بەڵێ کاک عەبدوستار ئەگەر برانی دەنگ تۆزە سەوتی کاک عەبدوستارمان بۆ زیادکەن سوپاس یانەکەم. کاک عەبدوستار وەزارەتی کوشتتوکاڵ لێ ئاگادار کردوونەتەوە بۆ خودی ئەوەی کە وەزارەتی کوشتتوکاڵ هەم لە ڕووی قەرەبووە هەم کاگڕێبەر چی بکە ڕێنمایی بەڕێزت چییە بۆی هیچ نەبێ قەرەبووی زیانەکەی بۆ بکرێتەوە؟ نەوەڵا من ڕاستەوخۆ وەزارەتی کوشتتوکاڵ ئاگادار ناکەمەوە ئەوەی کە لەسەر من بێ وەکو ڕێکاری یاسایی سەرۆکایەتی پەرلەمان ئاگادار بکەمەوە. بەڵێ وسەرۆکایەتی پەرلەمان ڕاستەوخۆ حکومەت هەرێمی کوردستان ئاگادار کاتەوە کە لەم بەرپرسانە پرسیەوە بکرێتەوە کە ئەم داریان کردووە بەڵام کاریدا ئەوە بنێتە سەر حکومەت پێویستە بەڕای من قەرەبووی ئەم هاوڵاتیە بکەنەوە و بجاتی ئەوەی نەکەر قەرەبووی بکەن بەڕاستا بێ غەڵەتی دابنیشن و دەستخۆشیشی لێ بکەن کە خەڵک تەرجیح هەندن کە بۆ خۆیان تۆ لەسەر پێی خۆیان و مادام ئەفکاریان پێ بۆ بەڕێوەبردنی ماڵ ژیانی خۆیان پێویستە دەستخۆشیان لێ بکەن و خەڵات بکەن ئەوانە لێراوێتە پێویست بۆیەکە قەرەبووی مادی معنەیی بکرێتەوە. وەزارەتی کوشتتوکاڵ هیچ بەڵێنێکی داوە کە قەرەبوو بکرێتەوە؟ من عرضم کردی کە قسەمەکە وەزارەتی کوشتتوکاڵ نەکردێت کەم ڕاستەوخۆ سەرۆکایەتی پەرلەمان ئاگادار دەکەن حکومەت ئاگادار دەکەنەوە ڕەنگە پێویستە ئەوان وەزارەتی کارکردنەوە یان ئەوەتە لەوانەیە حکومەت بۆ خۆی لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە ئەو باز لە حاکمیانکە ڕەنگە بۆی کارکردن نازانم. زۆر باشە. کاک عەبدوستار ئێوە ڕێکاری چی دیکە دەگرنە بەربۆی کە ڕووداوی لەم جۆرە دووبارە نەبێتەوە؟ وڵای ئەوە پێویستی بە خۆی حکومەت هەرێمی کوردستان لەم ڕوانەوە یعنی ڕێنماییکە بە بارگەکانی خۆیان بە فەرمانبەرەکانی خۆیان بە تایبەتی وەزارەتی ناوخۆ کە یعنی کار ئاسانی بۆ خەڵک بکەن نە خەڵکی شتێک بکەن هەر دەکەن نەکەن لەو شتەوە ئەو ڕووی دیشەوە یعنی هاوڵاتی دەستێکیان بۆ بکرێت
يعني بناوخيل هرمي كردستان تسوي ذكاء أما مولي فرسيدو أو مراجعيو أو مولي كانوا بكري يعني عادة الأولادان جربوا كتسر تكها ودرسة في يقول لك بدي كنترول في كذا وزاي لا توصل توني ناوى لسيه ناوى مثلا تندروسيا طبعا بدافع أولا خالص من الجسام اللي خالص من الجسام ناشري طبعا ناوى رمي الجسام اللي خلص لنا آذان بتابع أو تقيل وهذا طبعا أو بعد أنا تاوتنوك وقاشاك يعني أروح كعبا وبرهن بدي سؤالي بدي ودنين براق أنا سؤالي كروليات بطارية الجسام جمت ذا كان ده فرنسا تسمع لأن أمبر أنا برهنك يعني برهن تندروسا التي كيكا يعني وصلنا بسيطة يا وصلنا بوهم تبادي براسة مطريق كردستان دمرو من أخوة كردستان رساندو وعملوا نجولي بعد يعني عاوزة سلحة نتعور رجلين زۆر سپاس کاک عەبدولستار مادوومان کردی زۆر سپاس کە جوابی تەلەفۆنەکەی ئێمەدا و زۆر سپاس کە لەم تەوەرە لەگەڵمان بووی کاک ڕێبەر تۆ چ ڕێکارێکی یاسایی دەگریتە بەر بۆ هەم قەرەبووکردنەوەت هەم بۆی کە داوایەک لەسەر و بازگەیە تۆمار بکەیت کە زیانی بە تۆ گەیاندووە بەڵێ من سەرەتا کاک عەبدولستارم لێگەدار کردوێتەوە دیارە لەگەڵەوە لە کۆنتاکتدا بمزانم ڕێکارەکان چییە وەکو عەرزیشم کردی دوێنێ لەگەڵ وەزیری کشت و کاڵە قسەم کرد چاوەڕێ ئەوەم ئەمڕۆ یادداشتێکی بۆ بنووسم و یادداشتەکە وتی ئاڕاستی وەزارەتی ناوخۆوەک دەچکە وەزارەتی ناوخۆ بەرپرسیارە لەم کارە ساتێکە کە خۆڵقانوێتی ئیتر لەگەڵ یا بەردەوامە بمزان مەگەنمە چی دەرەنجام سەرزارێکیش بەڵێنێکی نەیە کە ئەو قەرەبوو چکە وتی قەرەبووەکە بێ وەزارەتی ناوخۆ بیداتەوە چکە ئەو بازگەیە سەر بەوێ بەڵێ لە بازگەکانی تری سلێمانی هەولێر ئەو کەسی کە ئەم باری تۆی بردووە هیچ ڕێکارێکیان پێشتر گیراوەتە بەر کە لە بازگانی تر تووشی و گرفتە ئەبن ناخێر هیچ ڕێگریەکان لێ نەکردن و هیچ لێپرسینەوەیشان لەگەڵا نەکراوە پێویستی بە وەرەقەیەک ناکرد نەخێر چکە ئەم بەرهەمە ناوخۆیە و لە ناو خۆیان یەت و ئەڕوات زۆر باشە وەکو کۆتا پرسیارم ئەگەر هاوکارم پرسیاری هەبێ دەوترێت کە زۆر کات ئەم بەرهەمانە کە ئەم پرۆژانە کە دروست دەکرێت دوجار لەبەرەوەی پاڵپشتی هەم حکومەتی نییە هەم دوجار کۆمەڵە بازرگان کە لە دەرەوە خودی ئەم پرۆژانە ئەم شتانە هێنن کە لە ناوخۆیان بەرهەمیە بێ زیانەکەی زۆرترە لە قازانجەکەی ئێوە بەردەوام بن لەسەر ئەم پرۆژەیە کە بەم شێوەش مامەڵەتان لەگەڵاکرێت ئەگەر بەم شێوازە مامەڵە بکرێت من لەوانەیە جارێکیتر ناتوانم ئەم پرۆژەیە دروستکەمەوە یعنی جارێکیتر بتوانم بەرهەمی تێکەم و بەرهەمەکە پەروەردەکەمەوە چکە ئێمە 3 مانگ بەرەوسەر لەگەڵ ئەم پرۆژەیە خەریکە بین لەگەڵ ئەم بەرهەمە خەریکە بین هەتا بەرهەمی گەنین بەڵام سەیرەکەی لە ئێرانەوە داخڵە بێت زۆر لە سەعری تۆ هەرزانتر یعنی هەندێک جا کە حساب یەکەیتەوە تەسەورەکەی و مەسرفەی کە لێت کردووە بەس لە پرۆژەکە نا یعنی بەس لە بەرهەمی ئەوەی کە بەرهەمی تێک هەر هەمان مشکینە ئەو خۆماڵیانەشە داغڵە هەماشتا بەڵام ئەم پێڵەن کەشاوەرزی بەڵام ئەگەر لە سروشت و لە ڕنگ و لە گۆشت و لە تام و لە هێلکەی هەر هەماشتا هەمان شتە بەڵێ هەرچەوتم کۆتا پرسیار هەلی کارتان بۆ چەند کەس ڕەخساندووە ئەم جۆرە پرۆژانە ئێستا حالیان ئێمە 5 کەس کاری تیاکەین بژێوی ژیانی ئەم 5 کەسەشی دابین کردو بەڵێ ئەنی ئەگەر بێت و پرۆژەکە بەرهەمە ناوخۆیەکانمان باش بکرێن ئێمە توانین چەندی شوێنی کە بکەینەوە لەو دی خۆمانە کە بتوانین چەندەها کەسی تر کاری لەسەر بکە بۆ هیوایی کە قەرەبوو بکرێتەوە ئینشاڵڵا زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کاک عەبدولستار کە لە دوێنێەوە هاوکارمان بووە ماندوو بۆ لەگەڵمانە زۆر سپاسی هەڵوێستەکانی یەکەم سپاسی وەزیری کشت و کاڵیشەکەم سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵە بەڕێز زۆر سپاس کاک ڕێبەر خاوەنی پرۆژەیەکی سروشتی پەلەوەری سپاس کە لەم تەوەرە لەگەڵمان زۆر سپاس بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە
هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆ و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. سڵاوتان لەبێ بەڕێزان لە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕای دەگەێنێت حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو مانە و پێوەرێک شکستیێنا و لە هەر شوێنێکی دنیادا بوو بێت هەڵدەوەشایەوە. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پێیام ڕایگەیاند هیچ سێکتەرێک نەماوە حکوومەتی هەرێمی کوردستان شکستی تێدا نەهێنابێت. ڕوونیشی کردەوە کە حکوومەت بێباکە لەوەی پێی دەوترێت و ئەوە و ناڕزایەتیانەشی بەرامبەری دەردەبردرێت و وتیشی حکوومەت بەس بۆ ئەوە ئازایە ئەوانەی داوای مافی خۆیان دەکەن دەستگیریان بکات. وتەبێژەکەی کۆمەڵ ئەوەشی خسۆتە ڕوو کە پێشتر حکوومەت بەڵێنی دابوو لێبڕینی موچە بۆ 1 مانگ بێت، بەڵام و ئەم موچەیەش بە هەمان شێوە دابش دەکات و ئەوەش ئاسی ڕازبۆی حکوومەتەکە دەردەخات. ئێوارەی دوێنێ هێزێکی ئەمنی لە شاری دۆ کەڵیان کوتایە سەر ماڵی مامەسا بەدەلبەرواری و کوڕێکیان دەستگیر کرد و دەستی کوڕێکی دیکەشیان شکاند. بەدەلبەرواری چالاکوانێکی مەدەنیە و یەکێکە لە ڕێکخەرانی خۆپشاندانەکانی ڕابردووی شاری دۆک. لە ماوەی ڕابردووشدا چەند ڕۆژێک لەلایەن هێز ئەمنیەکانی دۆکەوە دەستگیر کراوە. ئێوارەی دوێنێ هێزێکی ئەمنی لە شاری دۆ کەڵیان کوتایە سەر ماڵی بەدەلبەرواری، بەڵام ناوبراو لەو کاتەدا لە ماڵ نەبووە، بۆیە هێز ئەمنیەکان کوڕێکیان دەستگیر کردو و
هێرشیان کردوتە سەر کوڕێکی دیکەی و دەستیان شکاندووە. هەڵگرتانە سەرماڵی ئەو چالاکوانە دوای ئەوە دێت کە دوێنێ ناوبراو لە میانەی چاوپێکەوتنێکیدا باسی لە بڕینی موشە و دۆخی خراپی مامۆسایان و فەرمانبەران کرد و داوای ئەنجامدانی خۆپشاندانی کرد. حاکم شێخ لەتیف شارەزای کاروباری یاسایی پەیامێکی ئاڕاستەی حکومەت کرد و دەڵێت دەرکەوت ئەم حکومەتە لەسەر ئەرزی واقع زۆر لە حکومەتەکانی پێشخۆی خراپترە. حاکم شێخ لەتیف لە ژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی وەک خۆی بانگەشەی کرد لە کاتی متمانەدان پێی لەلایەن پەرلەمانەوە کە حکومەتی چاکسازی و جێبەجێکردنی یاسا دەبێت دەرکەون لەسەر ئەرزی واقع زۆر لە حکومەتەکانی پێشخۆی خراپترە و هەموو قسەکانی سەرۆکی حکومەتی بەهێز بڵقی سەر ئاو ئاماژەی بەوەش کردووە ئەوەی باوەڕی بە قسەکانی چاکسازی ئەم حکومەتە هەبێ یان گەمژەیەیان خۆی هەڵدەخەڵەتێنێ یان دەستی بە کڵاوی پۆست و بەرژەوەندەکانی خۆیەوە گرتووە و تووڕەیی سەرۆکی حکومەت لێی نەسێنێتەوە و دەری نەکات. لە کۆتاییدا نووسیوێتی دەرکەوت بەرنامەی ئەم حکومەتە لە جێبەجێکردن لەوانەی پێشخۆی خراپتر نەبێ باشتر نییە. وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕای دەگەێنێ کۆماری ئیسلامی ئێران بۆ ساڵی سێم لەسەر یەک لە وەرزی ئاویندا ئاوی هەردوو ڕووباری سیروان و زەی بچووک دەگرێتەوە. داهاتی ئاوی کردووە بە سفر. لە ڕاگەیەندراوێکیدا وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەتی ئێرە مامەژەی بۆەوە کردووە کە بۆ گرتنەوەی ئاوی هەردوو ڕووباری سیروان و زەی بچووک بە سەدان هەزار ماسی لە ناوچوون. سەرڕایەوەی زیانێکی زۆری بە جوتیارانی ناوچەکە گەیاندووە. زۆربەی بەرهەمەکانی وشک دەبن. دەژڵێت ئەو کردارە پێچەوانی هەموو عورف و یاسایەکی نێودەوڵەتیە. دوای گرتنە بەڕی ڕێکارەکان و یەخستنی پێناسی گومرگی داهاتی ڕۆژانەی دەواازە سنووریەکان بۆ 5 تریلیۆن دینار زیادی کردووە. دەستەی دەواازە سنووریەکانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە تێکڕای داهاتی بەدەستهاتوو لە ناوەندە گومرگیەکان بۆ زیاتر لە 5 تریلیۆن دینار بەرز بووەتەوە. لەگەڵەوەشدا کە بەهۆی دۆخی کۆڕۆنا هاوردەکردنی مادەکان و باجی گومرگی دابەزینی بەرچاوی تۆمار کردووە. ئەوە شاتووە زیادبوونی داهاتی دەواازەکان لە کاتێکدا یاسانکاری بۆ هەزاران کەلوپەل دەرمان و مادەی خۆراکی پێویست کراوە و ڕێگەشدراوە پێداویستێ مرۆیەکان بە لە بەرچاوگرتنی دۆخی هاوڵاتیان هاوردە بکرێت. بەشێک لە سوپای وڵاتی مالی کودەتایان کرد و سەرۆکوەزیرانی وڵاتەکەیان دەست بەسەر کردووە. ئاژانسی ئەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە لەلایەن بەشێک لە سەربازانی وڵاتی مالیەوە کودەتای سەربازی کراوە و هەر یەک لە ئیبراهیم کەیتای سەرۆک و بوو سێسی سەرۆکوەزیران دەست بەسەر کراون. باسی لەوەش کردووە کە جگە لە سەرۆکی مالی و کوڕێکی و سەرۆکوەزیران هاوکات سەرۆکی پەرلەمان وەزیری دەرەوە و وەزیری دارایی ئەو وڵاتە دەست بەسەر کراون. ئەمەشە بۆش کراوە کوتەتاکە لە سەربازگەیەکی نزیک لە شاری باماکۆی پایتەختی مالیەوە دەستی پێکردووە. ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەداتە گەنجان و بە هۆکارێکی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنایان دادەنێت. تاکیشی کاسایی بەڕێوەبەری هەرێمی ئۆقیانوسی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت ئەوانەی تەمەنیان لە نێوان 20 بۆ 40 ساڵیە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا چونکە بەشێکی زۆریان دەبنە هۆکاری گواستنەوەی ڤایرۆسەکە بەبێ ئەوەی هیچ نیشانەیەکیان لێ بەدیار بکەوێت. تاکیشی ئاماژە بەوە دەکات زۆربەی گەنجان نیشانەکانی توشبوونیان پێوە دیار نابێت. ئەوانیش بێ ئەوەی ڕێنمایەکانی خۆپارێزی پەیڕەو بکەن کەسانی بەتەمەن توش دەکەن و ئەمە ژوا دەکات ڕێژەی گیان لە دەستدان و توشبوون زیاد بێت. بەشێک لە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژم پێشکەشکردن بەخوای گەورەتانە سپێرم. بەڵێ بینەرانی عزیز فۆتۆگرافەرێک فەرهەنگێکی نووسیوە لەبارەی فۆتۆگرافیەوە بزانین ئەم فەرهەنگە تا چەند سوودی بۆ فۆتۆگرافەران دەبێت و تا چەند هاوڵاتیانی دیکە ئەوانەی کە حەز و خولیان هەیە بۆ فۆتۆگرافەری سوودی لێ دەبین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە هەولێرەوە ئامادەی زۆر بەڕێز ئاسۆ کەریم سەرۆکی ڕێکخراوی کوردستان فۆتۆ. کاگا سۆسڵی خوارد لێبێت سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. سپاس. کاگاسۆ ئەگەر باز لە ناوەڕۆکی ئەو فەرەنگەمان بۆ بکەی بزانین ئەم فەرەنگە تا چەند سوودی دەبێت بۆ فۆتۆگرافەران بەگشتی.
بەڵێ ئەم فەرهەنگی ئاسوی فۆتۆگرافی ئەم فەرهەنگە پێک هاتووە لە 602 دەستەواژەی تایبەت بە فۆتۆگرافی لەگەڵەوەش وەکو فەرهەنگێکی ئاسایی کە بڵێن وشە بۆ وشە نیە زیاتر ڕوون کراوەتەوە ڕوونکردنەوەی تەواوی ئەو دەستەواژان درراوە کە لە دانراوە و ئەم فەرهەنگەش بڵێن وام ڕستووە تەرتیبەکەی کە هەموو مستەوایەکان لە بگینەر تەرمیەت ئەدڤانس توانێت وەکو بابەتێکی ڕۆژان فۆتۆگرافی سودی لێوەرگرێت. زۆر باشە کاگاسۆ زیاتر سوودی چییە ئەم فەرەنگە واتە فۆتۆگرافەران لە چ ڕوویەکەوە سوودی لێ دەبینن؟ ئەم فەرهەنگە بڵێن هەموو دەستەواژەکانی فۆتۆگرافی تێدا هەم فۆتۆگرافی هەم دەتوانێت لە کارەکانیە بابەت ئەو دوگمانەی سەرکان ڕێکە کۆمەڵێک فرمانی زۆر تایبەتە ئەمانە هەم پێداڕوون کراوەتەوەیشیان جگە لەوە ستایڵەکان هەروەها ئەو دەستەواژانی کە تا ئێستا بڵێنێکی هەڕەمەتی فۆتۆگرافەران فێری بکەن تەنها دەتوانن بەکاری ناتوانن چەند یاخود گرنگی ئەو کردارەیە لە چیدایە یان گرنگی ئەو ستایڵی فۆتۆگرافی لە چیدایە هەمویان بە نوێترین ئەپدەیتی فۆتۆگرافی کەدادان. زۆر باشە ئەو نوێکاریانە چین کە لە کاری فۆتۆگرافەریدا هەیە کە وەک خۆت گەڕانێ بۆ کرد بێ سێرچ بۆ کرد بێ ئەتە نوێکاری هەیە لە کاری فۆتۆگرافەریدا بەبەراورد بە ساڵانی ڕابردوو؟ نوێکاری لە وڵاتی ئێمەیان لەناو فۆتۆگرافی بەگشتی کاگاسۆ گوێت لە دەنگی منە؟ ئەم بەڵێ جەمێتم ئەو نوێکاریە کە باسی دەکەی لەناو فۆتۆگرافی بەگشتیان لە وڵاتەکەی بەگشتی و ئەگەر لە نێو خۆشتانە لە هەرێمی کوردستاندا چۆن دەیبینی؟ بەگشتی بڵێن ڕۆژانە شتم تازە دێتە ناو فۆتۆگرافی وەک بڵێن ئەوەی کە گرنگ کە جای دەکاتەوە لە هونەرەکانی تر ڕۆژان ئەپدەیتی تازە دێ هەم لە ڕووی دروستکردنی بڵێن کۆمەڵێک بابەتی پێویست لە لێنز و لەکان ڕێکە کۆمپانیەکان پێشتە دەکەنەوەی کە باشترین پێشکەش بەکارهێنەرانەکان ئەمانە کۆمەڵێک نوێکارین لەناو فۆتۆگرافی جگە لەوەی کە بڕێن کۆمەڵێک لێکۆڵ هەیە لەلایەن فۆتۆگرافەرە بە ئەستەکان ئەمانەش وردە وردە مەیدانی فۆتۆگرافی و بابەتێکی نوێکاری حساب دەکرێن لە کوردستانیش ڕاستی ئەم ئاخیر و تایبەتی ئەم ساڵیش هەم فۆتۆگرافی ڕووی زۆر کردیە لە هونەرکارەکان هەروەها لە ڕووی تەقەنینی پێشکەوتنێکی زۆر زۆری ئەوەی کە ئێستاکاری زۆر زۆر لە ڕێ ئەو هەموو و وەرکشۆپ ڕێک گروپ و خراوەکان و فێرگەکان دەکرێت. زۆر باشە کاگاسۆ لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی ڕۆشنبیری تا چەند هاوکارتان بۆی کە نوێکاریە خوشتی نوێ بێنە فۆتۆگرافەرەوە و بۆی کە زیاتر خزمەت بکەن بە میدیای کوردی لە هەرێمی کوردستاندا؟ وەکو هاوکاری بەڕاستی هەموو لایەنەکانی کەمتر خەمن لە فۆتۆگرافی ئەتا ئێستا هیچ شتێک نەکراوە بڵێن ئەمە حکوومەت کردوێتی ئەمە وەزارەت ئەوە کردوێتی کە بەڕاستی فۆتۆگرافەر دوو نزیک سوودێکی گەورەی بۆ هیوایەن کە ڕۆژان فۆتۆگرافیش وەکو بابەتەکانی زانست حسابی بێتە بەشێک لە پەیمانە و لە کۆلێژەکان بۆی فۆتۆگرافی لە ئێستاوە گیری پیشەگەریەکەی کەسێک کە حەز دەکات بێت فۆتۆگرافیش ببیت سەرچاوەیەکی داخل ژیان بۆ کەسێک. زۆر باشە کاگاسۆ ئەو ڕێکخراوی ئێوە کاری کردو بۆی کە ئەو کەسانی حەز و خولیان هەیە بۆ فۆتۆگرافەری بێن لەلای ئێوە فێر بن و بتوانن سوود بگەن بە میدیای کوردی؟ بەتەکید ئێمە کوردستان فۆتۆ ڕێکخراوێکی بۆ بەخشە تەرکیز دەخاتە سەر هونەری و ئەو گەنجان لەو 10 ساڵی 9 ساڵی پێشتر بڵێن بەو ڕێگەی بۆ ڕستی کوردستان فۆتۆ لە ڕێی تۆپ و خولوسی گەشت و نانسان گرنگی پێدا ئێستا بڵێن بوونەتە هەم
ئیشی خۆیان برینێ خۆیان لە فۆتۆگراف هەروەها نیان لە میدیای گەورەکان. زۆر باشە. لەم ساڵدا هیچ پێشبڕکێ کراوە بۆی کە فۆتۆگرافەران خەڵات بکرێن کە جوانترین فۆتۆ دیاری بکرێت لە یاریمی کوردستاندا؟ پرسەی ڕۆژانە هەیە، ڕۆژانە و هەفتان بەردەوام ڕێی سوشیال میدیا ئەو کۆڕۆنا و ڕۆژانەی هەموودا، بەڵام لە ڕێی سوشیال میدیاوە زۆر و ئێستا بەردەوام. کاگاسۆ ئەو ڕێکخراوی ئێوە لە تەنها لە هەولێر کارەکانی دەخات یاخود لە پارێزەکانی دیکە کار و چالاکی ئەنجام دەدات؟ لە هەموو کارەکانی هەتا لە لادێک لە زاخۆ تا خانووی لە هەموو شەدامی هەیە. زۆر باشە. ئێستا لە ئێستادا نوێترین کارتان چییە جگە لەم فەرهەنگە کە ئێوە ئەنجامی بدەن بۆ فۆتۆگرافەران؟ ئەمە بۆنێ ئەو وەزعەوە بن ئەو بابانێکە بن کۆبنەوە هەمووی بڵێن بەهۆی ئەو نەخۆشیەوە جاتە ڕاوەتاوە چاڵەشەکانمان ڕاگرتووە مەیدانی تەنها بە چاڵەشەکان لە سۆشیال میدیا ئەم بە شێوەیەکی ئۆنلاین. زۆر باشە. کاگاسۆ دواپەیامت چییە بۆ فۆتۆگرافەران لێرە دەتوێت چ پەیامێکیان پێ بگەێنیت وە پێت دوایە کە باشترە کە فۆتۆگرافەران هەمیشە نوێکاری لە کارەکانیاندا بکەن؟ بەتەئکید فۆتۆگرافەر ئەمڕۆ دەبێت لەگەڵ ئەبدەیتی تازە بڕە و بتوانێت خۆی ئەبدەیت بکات. یەکشت بە هەموو فۆتۆگرافەران و بەخۆشمەوە ئەگەر بتوانێت باشترین بەردەوام بە پێشتۆ بەردەوام لەگەڵ هەموو تەقەنیە نوێی فۆتۆگرافی و دایمەن ئەو لە ڕۆشنبیری هونەرەکەش پێویستە پێش هەموو شتێک پێشەوەی کامێرەیەکی زۆر پێی لێنزێکی زۆر پێویستە بینەرێکی بۆی کە چاوی براوەتر بێ. زۆر باشە. زۆر سپاس بۆ ئاسۆکەرین سەرۆکی ڕێکخراوی کوردستان فۆتۆ سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای ڤیتیە کە پزیشکێک سەرڕاوی خانەنشین بۆ بەڵام لە ئێستاشدا هەر شەو و ڕۆژ خەریکی کارکردنەوە هاوکاری خەڵکانی دیکە دەکات بۆی کە بەردەوام لە پیشەکەی خۆی دابێت و هاوکاری کەسانی دیکە بکات. لەم ڤیتێدا لە قەزای شارە زوور پێکەوە بینەری دەبین. من کە ناوم شەوکەت ئەحمەد بارامە خەڵقی هەڵەبجەی شەهید ئیمسال هەڵەبجەی تازە دانیشم چوومەتە ئادادی تەمڕیزی بەغاوە لە 67 تا 71 تەواوم کردووە. لە 71 من ئەم ئیشەیەکەم تا ئیستا حالیە لە خزمەتەوەمی لەدام لە سەحەوتی بەیانیوە تاکو دەی شەو من پێشوازی لە نەخۆشەکەم جاری وایش سەعات 2 ئەمانە هەڵبەسێن هەر ئامادەم بۆ خزمەتکردنی و خەڵقم و من بە زۆری چەنی شێکەکەم وەکو دوورینەوە و تەداوی و خەتەنە و جۆسمینی مناڵ و زەرەری نیایەک عیبیشی نیە گوناح بڵام عیبش بەیانی نیوەڕۆ ئێوارە کاتی خەڵبی کردێنە بیکڕۆژە باش ئەمانە پێشینان بیان خۆ بەس دەدەقە بینیان بێت. ئادادی تەمڕیزم لە 67 و 68 و 69 لە بەغا تەواو کردەوە. کاتێک تەواو بووم نقلی خەسخانەی هەولێر کرام 5 ساڵ لەوێ بووم دوای نقلی جنوب کرام لەوە بوو کوردیان زۆرە نار بۆ جنوب من ژێکی لەوانە بوو. دوایی لە پاش ماوەیەکی 5-6 ساڵ نقلی هەڵەبجە کرامەوە لە خەسخانەی هەڵەبجە داوام کرد هەڵەبجەی شەهید. دوایە کە هەڵەبجە و کارەساتەی بەسەرها نقلی هاتینە ئێرە هەڵەبجەی تازە لە ساڵی تقریبا 31 ساڵە منە هەڵەبجە ئیشەکەم بەردووە هەموو مەجموعی ئیشەکانی من 54 ساڵ دە لەسەر حەوت عیبینی تۆزە دابەزیوە ناڵەکانیان بۆ سونەتکردنە هاتن لای باڵی خزمەتێکی بەرچاوتان هەبوو چۆن ئەیڕوانێتی ئەم ویشەی جەنابان
باشە شو دکتۆر زۆر زۆر سوپاس ڕۆژانە دەیان نەخۆش دێنە نۆرینگەکەی دکتۆر شەوکەت و ئەمیش لە کاتژمێر حوتی بەیانیەوە تا درنگانێکی شەو لە پێشوازی نەخۆشەکانیان دەبێت سەرڕا ئێوەی دکتۆر لە ئێستادا خانەنشینە و کاتی پشودانێتی بەڵام بەهۆی هەستکردن بە بەرپرسیارەتی و نەتوانینی بە نادی دەنەگرتنی دۆخی ئێستای هاوڵاتیان و نەخۆشەکان دکتۆری تا ئەم درنگانی شەوە لە نۆرینگەکەی هێشتۆتەوە وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر بەڵە بەڕێزان تەوەرێکی دیکەمان سەبارەت بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و مەترسی ئاگرکەوتنەوە کە هەمیشە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە مەترسی ئاگرکەوتنەوە ڕوو دەدات لەو بارەوە بەڕێز ڕایت سەرکەوت کاڕەشمان لەگەڵە وتەبێژی بەرگری شارستانی هەولێر کاک سەرکەوت سوپاس بۆ دەرفەتەی بێمەدامێت بزانم ئامادەکاریەکانی بەرگری شارستانی هەولێر بۆ ئەو حاڵەتانی کە لە پڕ ڕوو دەدەن ئاگرکەوتنەوەکان لە چه ئاستێکدان بەڵێ سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان لە سەرەتای ساڵەوە تا ئەمڕۆ ئێستا تێدانە 1950 ڕووداوی جۆرا و جۆر لە ناو شاری هەولێر ڕووی داوە بە هەموو جۆرەکانی ڕوودا و نەک تەنها ئاگر کەوتنەوە. بەڵێ ئامادەکاریەکانتان بۆ ئەو حاڵەتە کتوپڕیانەی کە ڕوو دەدەن لە چه ئاستێکدایە ینی تیمی ئەوە نەتان هەیە کە بتوانن لە حاڵەتی ئاگرکەوتنەوەی زۆردا بتوانن کۆنتترۆلی حاڵەتەکان بکرێت؟ بەڵێ ئێمە 24 کاتژمێری تەواو لە ئەرچی خۆمانداینە ئامادەکاریەکانمان تەواوە بەڵام بە پێی وەرزەکانی ساڵ شێوەی ئامارەکان شێوەی خۆ ئامادەکردنەکان دەگۆڕێ لە وەرزی هاوین زیاتر ئێمە پاڵەپەستۆ دەخینە سەر شوێنە گەشتیارەکان بە تایبەت و ناوچانێک کە ئاوی لێ وەکوزەی گەورە و ناحەیە کەورگۆسەگەوە بگرە لە قەزای کۆی و تەختەق ئەم شوێنانە کە ئاوی لێ خەڵکێکی زۆر لۆ گەشتیار دەچن تیمەکانی ئێمە تیمەکانی غەواز لەم شوێنانە جێگیر دەبن بۆ ئەوەی هاوڵاتیان کاتێک کە بۆ مەلەکردن دەچن بیان پارێزن لە هەمان کاتیشدا لە وەرزی دروێنەش بە هەمان شێوە کاتێک کە دروێنە وەرزی دروێنە دەست پێ دەکات تیمی گەڕۆک دادنێن لە هەموو قەزا و ناحیەکان ئەو شوێنانەی کە برازوتیارەکان خەریکی دروێنەی گەنمن لە ناو شاریش بە هەمان شێوە تیمەکان دەکەونە حاڵەتی ئامادە باشی بۆ هەڕووداوێک خۆتان دەزانین بە وەرزبنەوەی پلەی گەرمایە چێکە لە هۆکارەکان کە ڕێژەی ئاگرکەوتنەوە زۆر زیاتر دەبێت لە ناو شار لە سنتەری شارەوە بگرێت لە دەرەوەی شاریش وە هەروەها یەکێک لە هۆکارەکانی ترکە زۆر ئاگرکەوتنەوەی لە ڕوودەدا زیاتر کارەبایە خۆ دەزانی بەوەی خواستی کارەبا زۆر دەبی لەلایەن هاو نیشتیمانیان بەکاری دێنن لە ئەنجامی هەڵە بەکارهێنان و کەم تەرخەمی نواندن بە تایبەتی لە ئامێنەکانی فێنکەرەوە دەبینن ڕووداوی زۆر ناخۆش و جەرگ بە ڕوودێدا بە تایبەت لە ئاگرکەوتنەوەی ماڵان و کۆگاکان و ئەو شوێنانی کە کاری تێدا دەکرێت. زۆر باشە کاک سەرکەوت دەمێ بزانم پلەکانی گەرما بە تایبەتی تر کاریگەریان هەیە لەسەر ئاگرکەوتنەوەتە یاخود گەشتیارە ڕوو لە ناوچەیەک یاخود دەشتێک دەکات ئاگر دەکەێت واتە گەرما ئەو کاریگەری هەیە کە بێتەوەی ئاگرکەوتنەوە لە پێدەشتەکان یاخود لە شاخەکاندا تەلەفۆن قەپات بوو زۆر دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک سەرکەوت پشرا ئەلبەتە تا دێتەوە سەرخەت کاک سەرکەوت دانیار ئەگەر هاتەوە سەرخەت بە تۆڵەن تۆ ئاگادارم بکەرەوە ماستە ساویستمەوە بڵێم کە چیتە ئەو دەشت و شاخانە دیمەنێکی زۆر ناخۆشیان دڵێ ئەوەیە بێت کە ئەبینی هەمووی ڕەش بۆ مووی سوتاوە بەڵێ خۆی یەکێک لەو گرفتانی کە لە وەرزی گەرمایە ڕووەدادەوەیە کە پوش و پاوەنێک کە ئەمەوێت ئەو پرسیارە لە بەڕێز کاک سەرکەوت بکەم
پوش و پاوەنێکی زۆر لە هەرێمی کوردستانە سووتێنرێت تەبەن ئەمە لە حاڵەتەوە بێ بە دیاردەش ئاژەڵی سروشتیش لەگەڵیشی بێگومان ئەو کاتە ئێمە لە ڕووی پەلەوەریشەوە پەلەوەرێ سروشتیەکانیش زیانی گەورەیان بەرەکەوێت دوجارە بێت ئەبێ ئەم هۆکارەکانی بدۆزرێتەوە ئەمە دەستە یاخود ئەمە خۆی خودی پلەی گەرمایەوە کات ئیتر بابزانین بەرگری شارستانی گەیشتۆ بە چ دەرەنجامێک ئەمە خەڵک تەسەوریش ناکەم ینی خەڵک لەو ئاستەیە بێ بتوانێت سروشتی کوردستانەکەی خۆی بسووتێنێت وانە دوجار زیان بە ژینگەی هەرێمیش ئەگات بەڵام ئێمە هەمیشە ئەم حاڵەتانە بینینەوە ساڵانە دووبارە بێتەوە هەنێکیش ئەوترێت ینی بەشێک لە میدیاش خەریکاکاتەوە قەنەعاتی کە ینی دەستی ناحەسە بێ بۆی کە پرۆژەی تیا بکرێتەوە ئەم شوێنە کە سووتێنرا دارستانی تیانەما بکرێت بە پرۆژەیەکی بازرگانی بۆ هەرکەس کە ئەمە خۆی جارێ هەر لە گومانایە میوانەکەمان پێمان بێ ئامادەیە زۆر باشە کاک سەرکەوت تۆ پرسیارێکی خۆتی پێ زۆر باش کاک سەرکەوت دەمەوێ بزانم سەبەبی سەرەکی ئەوەیە کە پلەکانی گەرمایە دەبێت هۆی سووتانی دەشتەکان یاخود شاخەکان یاخود ئەوەیە کە کەسێک یاخود گەشتیارێک ڕوو لە ناوچێک دەکات و ئاگرێک دەکاتەوە دەبێت هۆی سووتانی ئەو ناوچانە خۆی هەردوو هۆکار تەواوە هەم پلەی گەرما هۆکاری سەرەکیە بۆ کەوتنەوەی ئاگر بە هەمان شێوەش کاتێک هاوڵاتیان ڕوو لە ناوچە گەشتیاریەکان دەکەن ئاگر دەکەنەوە بۆ چێشتگەرمکردنەوە و چێشت لێناون و چا لێناون و ئەمانە دەبێت پاش ئەوەی کە کاریان بە ئاگرەکە نەما ئاگرەکە بە تەواوی بکوژێنەوە دڵنیا بن لەوەی کوژاندیتیانەوە ئێستا گەورەترین کێشە ساڵانە کە ڕوبەڕووی ئێمە دەبتۆتیمەکانمان لە قەزای شەقلاوە هەروها لە بەڕێبەراتی بەرگری شارستانی سۆران ینی ڕۆژانە بە چەندین کاتژمێر بە چەندین ڕۆژ خەریکی کوژاندنەوەی ئەو ئاگری ئەو دارستان و غاباتانەیە کە چەندین ساڵە ئێمە ئاواتەخوازی نەو ناوچە سەوزایانە بمێنێت بەڵام دەبینین لە شەو ڕۆژێکدا هەمووی دەبێتە خۆڵەمێش بەر لەمانجێک ئەو دارستانێک کە چەندین ساڵە حکوومەتی هەرێم گرنگی پێدەدات و دارستانی کەس نەزان بوو کە وەک تامین چەند گەشتیارێکی عەرەب دوای چالێنان و تکە لێدان ئاگرەکان لە شوێنەکە بەجێهێشت بوو ئەو هەموو خزمەتەی کە چەندین ساڵە لەو غاباتە دەکرا بینیمان بە چەند کاتژمێرێک ئەو هەموو دارە جوانە بەڕاستی سوتا ئەمەش یەک لە هۆکارەکانە کە دەکەوێتە هۆکاری کەم تەرخەمی ینی لێرەوە لە ڕێی کەناڵەکەتان داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەن تکایە ئاگادار بن کاتێک بۆ گەشتکردن دەستنەو شوێنانە ئاگر دەکەنەوە دڵنیا بن لە دوای تەواوبوونی کارەکە سەرچاوی ئاگرەکەتان کوژانتەوە بە هەمان شێوە لە ناو شاریش لە ناو شاریش بەرزبوونەوەی پلەی گەرمیەکێک لە هۆکارە هەرە گرینگەکانە کە ساڵانە ئاگرکەوتنەوەیەکی زۆر ڕوودەدا لە ئۆتۆمۆبیل لە ماڵەکان لە کارگەکان لەو شوێنانێک کە کاری تێدەکرێت ئەمانە هەمووی هۆکارن بۆیە ینی ڕۆشنبیری بەکارهێنانی ئامێرە کارەباییەکان زۆر گرینگە لەلایەن هاوڵاتیان بۆ نمینەوە سپلیت تۆ سپلیت کە لە ماڵەکەی خۆت دای دەجووسێنی تۆ نابێت فولی بکەیت کە لە سەپلەی 16یان هەش دەبێت ئەو سپلیتە لەبەرەوەی ئەو ماتۆڕە تۆماتیک ناکە هەر بە بەردەوامی ئیشەکە کە بەردەوامی ئیشی گەرمداهات شۆرتەکی کارەبا دروست دەبێت و ئاگرکەوتنەوە لەو ماڵە ڕوودەدا بە تایبەت ڕووداومان زۆرە ئیماڵان شەوان لە درنگانی شەو ئەو خێزانە نووسونە و ئاگرکەوتۆتەوە بەهۆی سپلیتێک یان بەهۆی ئامێرێکی فێنکەرەوە هاوڵاتی ژیانی لە دەستداوە ئافرەت گیانی لە دەستداوە منداڵ گیانی لە دەستداوە سوتاون یان خنکاون بۆیە زۆر زەرورە شێوازی بەکارهێنانی ئامێرە کارەباییەکان یان لە ژیانی ڕۆژانە ینی هەوڵ بدەن ڕۆشنبیری خۆپاراستن و سەلامەتی لەلایەن هەموو تاکێکی کۆمەلگاکەمان زیاد بکە یعنی ئێستا ساڵانە ئەو هەموو ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوودەدا ئەو هەموو زیانە بەر هاوڵاتیان دەکەوێت ئەو زیانانە ئەو پارەی کە ئەو ملکە و ئەو سەروەت و سامانە دەسووتەی ئەو وڵاتە نییە بە چەند کاتژمێرێک دەبێتە خۆڵەمێش و دەڕوا زۆر باشە کاک سەرکەوت کە دەچیتە شوێنە گەشتیارەکانی وڵاتانی دیکە ڕێنماییەکان هەر لە سەرەتای داخڵبوون بۆ شوێنە گەشتیاریە ڕێنماییەکان بوونی هەیە کە بە هیچ شێوەیەک ئامێرەکانی ئاگرکردنەوە قەدەغەیە لەم شوێنە گەشتیاریە گەر ئەمە هۆکارە سەرەکیەکەی بۆچی ڕێگری ناکەن کە نابێت ئاگر بکرێتەوە هۆکارەکانی ئاگرکردنەوە کە دوجار ئاگر و سووتاندنی شوێنە گەشتیارێکی لێکەوێتەوە کە گەیشتون بەم مەبدەە بەم قەنەعەتە بۆچی ئەم قەدەغەیە ڕاناگەێنرێ
بەڵێ بەڕاستی پرسیارێکی زۆر لە جێ خۆیتی ئێمە بۆ باگەر پارکی سامی حەمدوڕەحمان لە ناو شاری هەولێر بە نمونە وەربگرن خۆ دەزانی کاتێ داخلی ناو ئەم پارکە دەبی لەلایەن برایانی پۆلیس و برایانی ئەو کەسانی کە لە ئەرکچی پاراستنی ئەم پارکێ دەبینین زۆر شت هەیە لێ ناگەڕن تۆ داخلی ناو ئەو پارکەی بکەیت بەڵام ئەو گەشتیارانێک کە خۆتان دەزانن لە دەشت و دەرە و لە ناوچەکانی ترە ئەوانەی کە هاوڵاتی خۆی دەچی و برێن شوێنی گشتیە ئەوە لایەک بەس ئەو شوێنانەی تر بەڵێ بێگومان کارکراوە دەستەی گەشت و گوژار ئەم کارەی کردووە و ئێمە وەکو بەرگری شارستانی تۆ بڕۆ ناوچەکانی قەزای خەبات دە و زێ کە ئەو خەڵکی کە دەچێت چەندین تابلۆماندانایەکە شوێنی غەسالەیە مەترسیدارە نابێت لەو شوێنە مەلە بکرێ یاخود کە دەی مەلە دەکەی لەم زێ ئەم کەلوپەلانت پێبی بەڵام بەداخەوە ئێمە ئەوڕۆ تابلۆیەکان دادەنین چەند ڕۆژێکی پێ دەچی دەبینین تابلۆیەکەیان شکاوە یان فڕیان داوە یان نەماوە لە شوێنەکە ینی ئەمە ژێک لە هۆکارەکانە بڕۆ ناوچە گەشتیارەکان کە داخل دەبی لە سنووری چای کۆڕۆک و ئەو شوێنانە هەموو ئەم تابلۆیانە دانراوە بەڵام گرینگەکە ئایا ئەو کەسانەی کە دەچن بەپێی ئەو ڕێنمایانە هەڵسوکەوت دەکەن کێشەکە ئەلێرەیە گرینجەکە ئەلێرێ با من هەر تابلۆ دابنێم لە زەی گەورە برێم گەنج تکایە گەنجەکانمان مەچون ئەم شوێنە غەسالەیە شوێنەکە قوڵە ڕێڕەوی ئاوی گۆڕیوە مەترسیدارە تۆ دەخینچێ یان ئەم کەلوپەلانە بەکاربێنە لۆ مەلا بەڵام کاو گەنجە چوو لە شوێنێکی تر مەلەی کرد و بەپێی ڕێنمایەکان نەکرد سەرنجام دەخینچێ و جەرجی داک و بابیشی دەسووتێتن یعنی گرینگ ئەتو ڕێنمایەکەی جێبەجێ بکە بڵێ ئایا جێبەجێ دەکرێت زۆر باشە کاک سەرکەوتبووی هاوڵاتیان ئاگادار بن یاخود هوشیار بن کەسێک ئەگەر بە ئەنقەز هەستێ بە سووتانی دەخلودانێک کەستێک بە سووتانی شاخێک ئەوە سزاکەی چی دەبێت لە ڕووی یاساییەوە بەڵێ لە یاسای عراقی گشتی چەندین ڕێوشوێنی زۆر تونداندرای بۆ ئەو کەسانی کە ئاگری بە ئەنقەز دەکەنەوە سزای تایبەتی خۆی هەیە سزا دەدرێت ئەو کەسەوە بە نمونەش بۆ بێنمەوە ئەو گەنجە عەرەبانەی کە لە غاباتی کەس نەزانی ئاگریان کردەوە جیران و ئێستاش پەڕاوی لێکۆڵینەوەن وا لە دادگایە و بە سزای خۆیان دەگەن. کاک سەرکەوت ئێمە هەمیشە مەشەدێکی ناخۆش ساڵانە دووبارە بێتەوە کە سووتانی پوش و پاوەن و دارستانەکانی هەرێمی کوردستانەکە شوێنی گەشتیاریش نین بۆم حاڵەتە زۆر دووبارە بێتەوە ساڵانە بە دەیان هێکتار زەوی یان دۆنمی زەوی لە دارستانی شاخ و چیاکانی هەرێمی کوردستان دەسووتێن ینی خوێندنەوەیەکە دەوترێت ئەمە دەستێکە خوێندنەوەی تریشەیە دەوترێت ئەم حاڵەتە بۆ نمونە ساڵانە دووبارە بێتەوە و هێشتا هۆکارەکەی نەزانراوە بۆچی کەم نابێتەوە ئەم حاڵەتە بەخۆی برێن هۆکارەکەی دیار نییە نا دیارە بە چەند هۆکارێک ینی کەوەی وەکو بەرگری شارستانی ئێمە کاری لەسەر دەکەین ئێمە وەکوش هەولێر قەزای شەقلاوە سەر بە بەڕێوەبەراتیمانە ڕۆژانە کە ڕووداوانە دەبێ ئێمە لێ ئاگادار دەکەن و بە هەمان شێوە قەزای سۆران خۆی چەند هۆکارێکی ئەو غاباتانەیە زۆربەی زۆری شوانکارەکانە زۆر جار ڕوودا و لە ئەنجامی ئاگر بەجێهێشتنی ئاگری شوانکارەکانە و هەروها گەشتیار ڕۆلێک سەرەکی دەبینی لە سووتانی ئەم داوری و هەر هەشە بلۆ ئارەزووی خۆی چەند پوش و پاوانێکە ئاگر تێبەرێدە بەڵام ئەوانەی سنووری ناوچەکانی dir برێ ناوچە شاخاوی و سنوورەکان بە تایبەت قەزای سۆران زۆر جار ئەو ئاگرکەوتنانە بەهۆی بردومانەکانەوە دەکرێت کەوانەی لەلایەن وڵاتانی دراوسێەوە دەکرێت ئەم بە بەردەوامی ئەم جۆرە ئاگرانەمان زۆرە تا ئێستاش لە قەزای سۆران و ناوچە شاخاویەکان ئەمانە دیارە و معلومە و لە ناو شاریش بە هەمان شێوە بۆ لە ناو شار ئاگرمانە یعنی ئەمە ساڵانە لە وەرزی هاوین گەورەترین کێشەی بەرگری شارستانی سووتانی پوش و پەلاشی ناو گۆڕەپان و ناو شاری ناو سنتەری شاری هەولێرە یعنی خەڵکێکی زۆر زیانی بەرکەوتووە ماوەیەک پێش ئێستا لە یەکێک لە گەڕەکەکان ساحە هەبووە گۆڕەپان بووە ئاگریان لەو پوش و پاوانە نەبەرداوە ئۆتۆمبیلێکی کیا سوتا بار هەڵگرت بە هەمان شێوە لە گەڕەکەیکی تر مۆلیدەی گەڕەکیش سوتاوە ینی مۆلیدەی ئەو گەڕەکەی سوتاوە لە ئەنجامی سووتانی پوش و پەلاشێک کە وەکو بنزینە لە دەستی دەردەچێت پێی کۆنتترۆل ناکرێ ئاگرەکە زیان بەر هاوڵاتیانیش دەکەوێت ئەی ژینگەی شارەکەت ئەی ئەو کەسانێک کە لەو گەڕەکانە نەخۆشیان لە ماڵێ هەیە نەخۆشی تەنگە نەفەسیانەیە پیر و پەکەوتیانەیە ئەو هاوڵاتیە لە ناو شار ئەو پوش و پاوانەی دەسووتێنی ئەو هاوڵاتیانە تووشی کێشە نابن لە ڕووی تەندروستیەوە ئێمە ینی ئۆتۆمبیلەکانمان دەشتێن
چەندین ئۆتۆمبیل بەس ئەم ساڵ مەچینەی سوتاوە لەناو ئەو پوش و پاوانێک کە لە دەرەوەی شار و لەناو شاری هەولێر لەناو گەڕەکەکان ئاگری تێبەردەدەن تاە ئۆتۆمبیلەکان دەتەقی ئەی ئەمە هەموو بارگرانی نییە لەسەر حکوومەت و تێکدانی ژینگەی وڵاتی خۆت نییە بەدەستی خۆمان. زۆر باشە کاک سەرکەوت ئێوە هیچ هەمانگێکتان هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوە ژینگە دۆستانی کە لە هەرێمی کوردستان داهەنوە کارەکانیان ئێوە چۆن هەڵدەسەنگێن؟ ئێمە وەکو بەرگری شارستانی کۆنتاکتێکی تەواومان لەگەر ئەم دەستم بە تایبەتی ڕێکخراوی ئاڤیاری ژینگەیی کە ئەوان بە بەردەوامی لەگەر ئێمە لەسەر هێڵن و ئەو شوێنانی کە مەترسی لەسەر بێ ئێمە لێ ئاگادار دەکەینەوە و ئێستا ئێمە لە ڕۆژانی پشووی هەینی و شەممە و بگرێ پێنج شەمانیش لە سنووری کەس نەزان ئۆتۆمبیلمان دەچێتە لای مۆنیۆمنت لەو شوێنە جێگیر دەبێتن لە بەیانی تا ئێوارە بوو ئەوەی ئەو دووبارە ڕووداوی نەخوازرا و لە شوێنانە دروست نەبی بە تایبەت ئەو دارستانانە کە دەستکردن لەلایەن حکوومەتەوە دروستکراوە بۆ پاراستنی ژینگەی شار بە شێوەیەکی گشتی لەگە کۆئانە ئەم ڕێکخراوانە ژینگەیانە هەموو کۆنتاکتیان لەگەر ئێمە هەیە و بە بەردەوامیش بیر و ڕائاڵوگۆڕ دەکرێت ئەوەی پێویستبی لەسەر ئێمە وەکو بەرگری شارستانی بۆیان دەکەین. زۆر باشە کاک سەرکەوت ئەو زیانانەی کە ئەمساڵ بەهۆی سووتانی دەخڵودانەکانەوە بەر هەرێمی کوردستان کەوت یاخود بەر ناوچەی هەولێر کەوتووە بە چەند دەخەمڵێنێت واتە هیچ خەمڵاندێکیان بۆ کراوە؟ بەڵێ ئەم ساڵ لەگەڵ ئەگەر بە ڕێژەکەی دابنێن ئەم ساڵ لەگە ساڵی پار جیاوازتر بوو برێن سنووری شاری هەولێر ئاگر کەمتر بوو زیانەکانیش وەکو ساڵی پار زۆرتر نەبوو ساڵی پار زیانەکان زۆر بوو وەکو سنووری پارێزگا دەڵێن بەڵام لە دەرەوەی سنووری پارێزگای هەولێر بڵێن بە تایبەتی کە تۆ لای قەزای مەخمور و دەرەوەی سنووری دەسەڵاتی ئێمەبی زیان زۆر بەربرا کوردەکان کە تۆ جوتیارەکان ئێمە تیممان هەیە لە دیبەگە و لە سنووری پیرداوت بەو شوێنانە زیاتر بوو ئەم ساڵ لە ساڵی پار. کاک سەرکەوت باکلەیەکی هاوڵاتیان نەقڵکەم بۆ بەڕێستان وەکو پیشەکەتان دەوترێت ئاگرێکە کەوێتەوە لە بازاڕێکی ناو شاری هەولێر بە نمونە وەرگرین کە لە ژێردەستی بەڕێستانایە یان ماڵێک گڕەگرێت دەوترێت وەختێک بەرگری شارستانیەگات هەمووی سوتاوە هۆکارەکە چییە؟ ینی ئێوە ڕێگاکانتان کلاسیکین بۆی کە نەتوانن بگەنە خودی سەر واقعی ڕووداوەکە بۆچی ڕێگاکانتان بۆ نەفڕۆکە بەکار ناهێنرێ بۆچی بیرتان لەوە نەکردوێتەوە ڕێگای خێراتر بەکاربێنرێ بۆی زووتر دەستان بگات بە ئەو ڕووداوانە کە ڕوودەدەن؟ بەڵێ بەڕاستی لە جێی خۆیتی پرسیارەکەت من با وەڵامی ئەمەد بدەمەوە ئێمە دوو ژمارەمانەیە 115 125 کام دوو هێلە گەرم و بێ بەرامبەرن خۆت دەزانی کۆمەلگای ئێمە چۆنە کاتێک کە ئاگرێک دەکەوێتەوە ئاگرێک لە مالێک دەکەوێتەوە بە نمونە لە یەکێک لە گەڕەکەکان ئەو هاوڵاتیانە یەکسەر پەیوەندی بەو ژمارەوە ناکەن جارێ خەریک خۆی خەریک دەبی کە ئاگرەکەی پێ ناکوژێتەوە ئینجا یەکێک دەرێ ئەرێ با تەلەفۆنێکی بۆ حەریقی بکەین بۆ ئاگر کوشێنەوە بکەین تا ئەو تەلەفۆنە لە بۆ ئێمە دەکرێت و ئەو ئاگرەکە کەوتوتەوە ئەو هاوڵاتیانەی لەوێ دەروجیرانەکان خۆیان خەریکنەوە نزیکەی 20 خولەک دەخایانی هەتا هەواڵەکە بە ئێمە دەگە دەخولە کوسیارێمە دەگە و بەنی کاتژمێر باشە ئۆتۆمۆبیلی ئاگر کوژێنەوەش خۆت دەزانی لە شەقامەکان لەو قەرەبارغی کە تووشی دەبی ئەمانە هەمووی هۆکارن بۆیە زۆر جار کە ڕوودا و ڕوودەدا ئۆتۆمبیلەکانی ئێمە درەنگ دەگا کە دەچینە شوێنەکە دەپرسین کاکە بۆ تۆ زوو تەلەفۆن نەکرد دەرێ وەڵی ژمارەم نەزانیە یعنی ئێمە ڕێپۆرتاژێکمان کرد لە ناو شاری هەولێر زیاتر لە 150 کەسمان وەرگرت 30 کەس ژمارەی ئێمەی نەدەزانی 115 هۆکارەکە درنگ هەواڵ بێدانە بێ ئێمە ئەگەرنا ئێمە لەو کاتەوە کە تەلەفۆن لە بۆ 115 دەکرێت لەو کاتەوە لەسەر ئێمە حیسابە هەتا ئەمە دەگەینە شوێنی ڕوودا ئەگەر لە کاتی تەلەفۆن ئەمە تاخیر بووین بلا لە ناو سنووری شاری هەولێر هیچ ڕووداوێک دەخولک زیاتر بوو ئێمە لێ بەرپرسین بەڵام هۆکارەکەی وەکو پێم گوتی درەنگ پەیوەندی بە ئێمەوە دەکرێت ئێمە چ بکەین کە تەلەفۆن لەوێ بۆ ئێمە نەکرێت زۆر ڕوودا هەیە ڕوویداوە با بە نمونە من پێت بنێم بازاری سیم کە نزیکەی مانجێک بەر لە ئێستا ئاگری گرتووە یعنی کە ئاگری گرتووە تەلەفۆن بۆ ئێمە نەکرایە دەجارێت تەقە دەکرێت بازاری لەنگەی سوتا لە باتی پاسەوانە کە تەلەفۆن لۆ بەرگری شارستانی بکە برێوەرە ئاگر بوویتەوە تەقەی کرد دەدەن کاکە لۆ تەقەت کردیا
دەڵێ وەڵا باخرکەکە بێ بە جێ خۆی ڕابگە. آخر کێشەکان ئەوەیە، ینی کێشەکە لای ئێمە نییە، ئێمەش کەم تەرخەمیمان هەیە، من ناڵێم 100% نا، ئێمەش کەم تەرخەمیمان هەیە، زۆر جار ئۆتۆمبیلەکانیشمان درەنگ دەگا، هاوڵاتیش زیانی بەبەردێک، بەڵام بەم ئەندازەیە نییە کە هەمووی ئێمە لە هەموو ڕووداوێکە درەنگ بکەوین، نەخێر. بۆیە لێرەوە لە ڕێی کەناڵەکەتانەوە زۆر جار لە هەموو کەناڵەکانیش داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم کاتێک کە ڕووداوێک دەکەوێتەوە تکایە بە زووترین کات پەیوەندی بە 115 یان 125 بکە، ئەو کاتە تۆکو لە مۆبایلەکەی خۆت تەمەشاکە و دەقەکە بگرەوە بزانە بە چەند دەقە ئۆتۆمۆبیلی ئاگرکوژێنەوە دەتگاتی. ئەگەر تاخیر بووین ئێمە بەرپرسیاری. بەڵام ئێمە کاتێککە ڕووداو دەکەوێتەوە لە شەقام ئۆتۆمبیل دەسووتێ لە جیاتی ئەوەی تەلەفۆن بۆ ئێمە بکرێت، جارێ خەریکی سناپ و تیکتۆک و کامیرە و فەیسبووکین، ئەمە چ بکەین، یانی نازانم بەداخەوە. چاک سەرکەوت، ئێوە هیچ پێشنیاز و پرۆژێکتان بۆ وەزارەتی ناوخۆ بەرز نەکردوێتەوە لەوەی کە وەکو باست کرد شەقامەکانی هەرێمی کوردستان خۆتان دەزان بەرتەسکن، قەرەباڵغێکی زۆری لەسرە، ئۆتۆمبیلەکانی ئێوە ڕێگەی تایبەتیان نییە بۆ گەشتن بەو ڕووداوانەی کە ڕوودەدەن، هەر لەسەر شەقامی گشتی وەکو هاوڵ ساری تر دەبێ بڕۆن، لەگەڵ ئەو قەرەباڵغیە بێگومان دوجار ناتوان کۆنتترۆلی ڕووداوەکان بکەن. ڕێگەی تر هەیە بۆ نمونە ئێستا زۆرترین وڵاتان کە ئەتیماد دەکەنە سەر فڕۆکەی ئاگرکوژێنەوە، ئێوە بۆچی بیرتان لەم حاڵەتە نەکردوێتەوە؟ کادیرتان نییە بۆ ئەم حاڵەتە یاخود وەزارەتی ناخۆ بیری لەم پرۆژەیە نەکردوێتەوە؟ ئەگەر بخۆت شاری هەولێر، سنووری شاری هەولێر من بۆت باس بکەم، سنووری 30 مەتری 40 مەتری 6 مەتری ئێستا کێشەمان نیە، بەڵام لە سنووری 30 مەتری 40 مەتری ئەو واقع حالەکەی ئێستا، ینی تۆ هیچ دەستکاریەکەت پێ ناکری. بەڵام ئێستا بە خۆشحالیەوە من دەرێم، ئێستا هاوڵاتیان برا شوفێرەکان ینی لەگە ساڵانی ڕابردوو زۆر جیاوازیە، کاتی ئۆتۆمبیل دەردەچێت زۆر ینی لێرە دەمەوێت سوپاسیان بکەم، ئێستا گەیشتێتە ئاستێک کە ڕێ لە ئۆتۆمبیلەکانمان دەکەنەوە بۆ ئەوی بە خێرایی بگاتە شوێنی ڕوودا و بەڵام لە 120 مەتری شەقامی 120 مەتری 100 مەتری ئەمانە هیچ کێشەمان نییە، لەبەرەوە بەتایبەت 120 کە کاتێک کە دروستیش کرا کۆمپانیای دروستکرد هەموو حساباتێکی کردیە، کاتێک ئۆتۆمبیلی فریاکەوتن دەڕوە لەم شەقامە و دەڕوە لە شەقامە خزمەت گوزاریەکەش بگرە بە پێی ستاندەردێکی نێودەوڵەتی کرایە و ئێمە وەکو ئەوە بێرگری شارستانی جگە لە شوێنە کۆنەکانی ناوشار نەبی سنووری 30 مەتری 40 مەتری هیچ کێشەمان نییە. زۆر باشە، زۆر سپاس بۆ ڕائیت سەرکەوت کاکە ڕەش وتەبێژی بەرگری شارستانی هەولێر. سپاس کامیوانی بەرنامەکەمان بووی. زۆر سپاس کاک سەرکەوت. بەڵێ بینەرانی عزیز، دەچین لای تەوەریەکی دیکەی بەرنامەکەمان، ئەوی ژەوەیە کە ساڵانە لەلایەن ڕێکخراوێکی نابینایانەوە بەنای ڕێکخراوی ڕۆشنایی خەڵات دەدرێتە کەسە یەکەمەکانی نابینایان و بۆ زیاتر هەڵدان یاخۆ بۆ زیاتر تەشجاکردنیان ئەم خەڵاتیان پێدەدێت و ئەم ساڵیش خەڵاتێکی زێڕیان بۆ ئامادە کردوون. دەچمە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان بۆی بچێتە لای میوانەکەمانەوەی زۆر بەڕێز، مامۆستا عوسمان بەڕێوەبەری سنتەری ڕۆشنایی لە سلێمانی. ڕامیار سڵاوی خوات لێبێت. بەڵێ دانیار، ئەگەر بەڵێ ڕامیار گوێم لە دەنگی توێ، فەرموو. دانیار سڵاو لێبێ، ئێمە ئێستا لە پەیمانگەی ڕۆشنایی دیارە ئێستا ژمارێک لە ئەو قوتابیان نابینانەی کە لەسەر ئاستی پەیمانگەکان نمرەی بەرزیان بەدەستهێناوە یەکەمەکان لێرەن بڕیار وایە خەڵات بکرێن لەلایەن کەساتێکی شاری سلێمانیەوە. ئێستا دانیار کۆنگرێکی ڕۆژنامانی هەیە کە مامۆستا عوسمان بەڕێوەبەری سەنتەرەکە ئەنجامی داوە، ئەچمە لای کۆنگرەکەتان بۆ دەگوازمەوە، دواتر دەگەڕێم وڵاتە. قوتاقیکردنەوەکان دواکەوت، بۆیە ئەمڕۆ ئێمە ئەو مەراسیمە ساز دەکەین و کاکە هەرژی کە توانێتی 95.3 لە کۆنەمرەکانی بێ و ئەمڕۆ کە لێرە کاکزاری کەریمە ڕەش ئەو مەدالیا ئەبەخشێ بە کاکە هەرژین و ئێمە ئەمڕۆ کە لێرە کۆبووینەتەوە مەبەسمان لەوەیە کە لە تواناکانی نابینا تێبگەین و نابینا کە هەلی بۆ بڕەخسێ زۆر کار هەیە کە ئەتوانێت بیکا و خزمەتی کۆمەلگا بکە و ئەرگ نەبێ بەسەر کۆمەلگاوە. جارێکی تر بەخێر بێن و زۆر خۆشحاڵین بە هاتنتان، دەستخۆشتان لێکەین. مامۆستا عوسمان چیتان هەیە لەسەر کۆی ئەم پرۆسەی کە ئەمڕۆ ئەنجام درراوە
نبینن ئەم ساڵ یەکێک لە ئەمەی کە دەرچووە کۆنەبرەی چەند بوو ئەگەر باسی بکەین. ئێمە ئەو خوێندکارە بە خۆشحاڵیەوە لە ئامادەی سەرای سوبحاناخا کە توانێتی 95.3 بەدەستێناوە توانێتی یەکەم بێەوە ئەم شانازیە بۆ خوێندکارانی نابینا ئەمڕۆ ئێمە کە مەراسیم سازەکەین ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کاکزاری کەریمە ڕەش بڕیاریدا کە هەموو 26 شەشی هەموو ساڵێک کام نابینا بتوانێت بەرزترین نەمرە بدێنێ ئەو مەدالای پێبەخشن وەکو حاڵەتێکی بڵێن دیاری و خەڵات بەوەی کات منافەسەیەک لە ناو نابینەکانە دروست ببێ. دەستخۆشی لەکەین داوا لە بەڕێز کاکزاهیری کەریمە ڕەشەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی بە کاکە هەرژی. دیارە دانیار ئێستا خەڵاتی ڕێزلێنان دەبەخشێتە ئەو خوێنکارەی کە توانی پلەی یەکەم بەدەست بێنێت ئێستا خەڵاتەکەی بەسەردا دابش دەکرێت و ڕێز لەم قوتابیە دەگیرێت کە توانیوێتی سەر ڕێی ئەوەی کە نابینایە بەڵام کۆنمرەیەکی بەرز بەدەست بهێنێت و لە ئێستادا خەڵاتەکەی پێدەدرێت. دیارە ژمارەیەکی دیکەش لە بڵێن قوتابیان کە لێرن کە کۆنمرەی باشیان بەدەستێناوە کە سەرجەمیان نابینان لێرن و بڕیارە خەڵات بێن هەروەها بەڕێوەبەری گشتی چاودێری گەشتبێدانی کۆمەڵاتی سلێمانیش لە مەراسیمەکە ئامادەیە و بێگومان ئەمیش خەڵاتی ڕێزەنان دەبەخشێتە ئەو قوتابیانە و بەڕاستی لە هەمان کاتیشدا سوپاسیانەکە کە سەر ڕای ئەو هەموو مەعانات و گیر و گرفتەی کە هەیەم بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیویانە کۆنمرەیەکی بەرز بەدەست بێنن کە ئەمەش خەڵاتی ئاڵتونیە پێشکەش بە ئەم قوتابیە دەکرێت کە توانیەتی کۆنمرەیەکی بەرز بەدەست بێنێ و پلەی یەکەم بەدەست بهێنێت. و ئەمە لەلایەن کەساتیەکی شاری سلێمانی ساڵانە خەڵاتی ڕێزلێنان بەسەر ئەم نابینادا دابش دەکرێت نابیناکانە دابش دەکرێت کە دەتوانن کۆنمرەیەکی باش بەدەست بێنن کە ئەمەش وەکو هاندانێکە بۆی کە ئەوانی دیکەش چام لەوان بکەن کە کەسێک دەتوانێت ئەگەر نابیناش بێ ئەگەر گرفتی تەندروستیشی هەبێت دەتوانێت کە بەسەر ناڕەحەتەکانی ژیانە سەرکەوێت و پلەکانی ژیان ببڕێت. سەرچینە لای کاکژیر بۆی کە بزانین قسەی چیە کاکەژین قسەی چی. سپاس بۆ خۆی گەورە سپاس بۆ ئەو کەسانی یارمەتیاندام هەر لە مامۆستا و لە قوتابی و سپاس بۆ کاکزاهیریش ئەەکەم داوای دەستخۆشی لێ ئەەکەم سپاس بۆ یعنی داوا ئەەکەم لە خۆی گەورە بەرخەت بکاتە ناو ئەوەی کە هەیەی خۆی گەورە نمونەی زیاوکە لە کوردستانە بەڕاستی ئێمە لە جیهانە علم و چاوسانی چاوساغی بێک و ئابەسین بەڵام کاتێک کەسەی نابینە ئەەکەین ومان دەکرێت کە نابینا کەسانی بەرهەمهێن نەک بکە ینی نەک ئەوانی کە بنەبار بە من کۆمەڵگەوە نەخێت نابینا کەسانی بەرهەمهێن پێویستە لەسەر سەرمایهداران لەسەر حکومەت کەلا نابینا بکاتەوە لە مەعاتەکانیان تێ بکات چارەسەری کێشە مەعاتەکانیان بکات بۆی نابینا بتوانێت جوانترین خزمەت پێشکەشکارە وڵاتەکەیە. زۆر دەستخۆشیتان لێکم. من قوتابخانەی سەراوی سوبحاناغا لە قەزای سەی سادق ئاستی پەروەردەی سەی سادق خوێندم لەسەر ئەو هەموو کۆسبوو لەم پەروتەگەرانی هاتەڕێم کە کۆسپی زۆر هاتەڕێم بەڵام سوپاس بخوات توانیم هەمویان ببڕم و نزیکەی 95.3 لەوەی زیاتر بەدەست بهێنم بوومە یەکەمی نابینیان و نەوەڵا هیچ ئاسەنگی بۆ دروست نەکردم ئەوەی ئاسەنگ بۆ هاانیە وەکو دابینەکەی مامۆسا و ئەوانە ئاسەنگ ئەنە نابینایەتی سپاس بخوا توانین بەیارمەتی خوا و دایکم و خاڵم و هاوڕێیانم و نزیکەکانم و عنی مامۆستایانیشم توانیم سپاس بخوای گەر ئەو عنی هیچ ئاسەنگی بۆ دروست نەکەم نابینایەتی ئاسەنگ نییە. کاکەژیجان یەک تۆس بچی بەلای ڕاستە سپاسەکەم ئەمە پێش ئەم بیرۆکەی خەڵات دابەشکردن بۆ یەکەمەکان ئەمە کارێکی کەمان کرد کارەکە زۆر سەرکەوتو بوو کە هانیان هەنگاوی کە بنێن ئەویش لە چەند ساڵ لەمەوە پێشەوە ئێمە ڕۆژێکمان دیاری کرد بۆ ڕۆژی هاوسەرگیری نابینایان بووی لەو ڕۆژەیە ئێمە شادی و خۆشی خۆمان دەربڕین بەرامبەر بەو نابینانی کە هاوسەرگیریان کرد و پرۆسەکان زۆر سەرکەوتو بن الحەمدوللا ژیانی زۆریان گۆڕان. ئێمە لە هەشتی چوارە کە ناومان ناو ڕۆژی هاوسەرگیری نابینایان هەموو ساڵێ ئاهەنگە گێڕین و خەڵات و دیاری خۆمان پێشکەشی ئەو هاوسەرانە کە ئینکە لە خلالی ئەو ساڵەیە هاوسەرگیریان کردووە. سیرمان کرد ئەم بیرۆکەی زۆر نابیناکان دڵخۆشەکە بۆیە حەزمان کرد بە تەنسیق لەگەڵ بەڕێز مامۆستا عوسمان و مامۆستا عومەرە کە ئەم شتە پەرە پێ بسەنین بە مناسەباتی کە بێنینە ئاراوە کە بیرمان لێ کردەوە باشترین مناسەبەت بە سەرکردنەوەی تەلە بە سەرکەوتەکان بوو
کە ساڵانە بتوانین مەدالی زێڕ بین بە سەرکەوتوترین تەلەبۆ هەروەها کۆمەڵێک خەڵاتی کە دابینکەین بۆ باقیەکەیان بۆ ئەوی خۆشەویستی بینی چینەکانی کۆمەڵ پتەوترکەین و بەنابیناکان بڵێن ئێوە کۆمەڵێکی دابڕاونین لە کۆمەڵ ئێمە تەواوکەری یەکین ڕەنگە ئێوە بە چاو ئێمە نەبینن ئێمە هەمیشە ئێوە ئەبینین و لە دڵمانان لەبەر چاومانن و ئێمە هاوکارتانین و لە هەنگاوەکانی ژیانە کەم و زۆر بتوانین تەواوکەرتان بین چونکە کۆمەلگا هەمووی بەیەکەوە جوانە کۆمەلگا خۆشەویستی ڕایەگرێ بۆی بتوانین خۆشەویستێکی پتە و دروستکەین لە بینی هەموو کۆمەلگای خۆمان و چینی نابینایەن کە ئەمانیش هەرێکی بە حادیسەیەکەوە دووچاری ئەم کارە بووە ئێمەی ساغی هەموو ڕۆژێ معڕەزین نابین کەم ئەندام بین لەبەرەوە ئەبێ بە حورمەت و بایەخەوە سەیری کەم ئەندامان و نابینایان کرێ بۆی شوێن پێیەکی جوان بۆ خۆمان خۆشکەین ئەگەر ڕۆژێ بووین ئێمە کارێکمان کردبێ کە پیرۆزی سەیری خۆمان کەین لەو ڕۆژەیە شکست نەهێنین وابزانین ئەوە کۆتایی ژیانە و جوانترین پەیام کە لەسەر زمانی نابینایان بیگەێنم ئێستا مقابلەی خوشکێکرا کە لە پرسیاریان کرد لەبارەی نمرەکەیەوە وتی بەداخەوە من نەمتوانیەوە بەس هەشتام هێناوە ئەو هەشتای بەکەمەزانی بە نابینایی کە سەیرەکەی لە زۆر چاوساق و بیناکانە و لە ناو خێزانی دەوڵەمەن و مەیسور و ڕەفاەتە تەلەبەکانیان شەشی پێتاو ناکرێ ئەمیش بە نابینایی داخەخوا خەفەتەخوا ئەڵێ بەداخەوە تەنها توانیم هەشتا بێنم ئەمە نیشانی ئەوەیە کە نابیناکان بۆیان هەیە لە ئێمەی چاوساق سەرکەوتوتر بن بەتواناتر بن ساحێبی مەقام و بایەخ و پایەتر بن ئەوان زۆر جوان ئەڕوان ژیان ڕەنگە ئێمە هەنێ جار توێشکاڵی ژیان ئەبینن بینەما نابیناکان زۆر بەقوڵی تر لە ژیان ئەڕوان و ئەبینن ئەوانن ساحێبی ئەو فلسفەی کاڵێت تا قاچی چەپت داننی ڕازمە جوڵێنە ئێمە ڕەنگە زۆر هەڵەشەی لە ژیانمانە هەیە ئەو بیرۆکەیە و ئەو بیرکردوانە کە لە ناو ئەمانە ئەبیسترێ و ئەبینرێت بەڕاستی نمونەیە من لە ناو نابینایانە ئەگەر غەرامێکم بەخشیوە 1000 غرامم کۆ کردوەوە لیان بەڕاستی فێری ژیان بووم لێرەوە خۆزگەم تێکەڵبوون و منتەدا و شوێنێکمان دروست دەکرد ببێ بەمای بە یەکگەیشتنی نابینا و چاوساغەکان نەک بۆی بین فێریانکەین بۆی بین لیان و فێری دەرس و ئەمەل و هیوا بین سیرەکەن چەند خەڵکێکی پڕ ئەمەل و پڕ هیوا و چەند بە جوانی ئەژین چەند جوان بیر لە ژیانەکەنەوە تکایە وایە کۆمەلگا کە سەیری خەڵکێکی کەم ئەندامەکە لە خلالی کەم ئەندامێکەوە سەیری مەکە کە کابێکردنی قۆڵێکی نییە بە پیاوە بێ قۆڵەکە ناوی مەبە وەرە سەیری بەها جوانەکانی کەیکە کە لەوا کۆبۆتەوە کە نابینایە کە بینی لە خلاوی چاوێەوە سەیری مەکە وەرە بیدوێنە دانیشتە لەگەڵی لی ببیستە گوێی لێ بگرە بزانە ئایا تۆ پێشتری یا ئەو تەنها لە دوورە و چاو بە چاوێکەوێت لەوێ تەواو کرد و دووبارە پیرۆزبایی لە کاکە هەرژین بورهان دەکەین کە توانێتی پلەی یەکەمی لەسەر ئاستی نابیناکان بەدەست بێنێت سەرار ئەوەی جێگەی دڵخۆشیە ئەم گەنجە ئەو قوتابیە لەگەڵ ئەوەی کە توانێت سەرکەوتن بەدەست بێنێت هەموو قورآانیشی لەبەرە چەند ڕۆژی ڕابردوو لێرە میوانی بەرنامەکەمان بوو دەستخۆشی لێکن بۆ هیوای کە لە خوێندنی داهاتووشیە بە هەمان شێوە پلەی یەکەم بەدەست بێنێت بۆ هیوای هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان چلانی پەیوەندیداری حکوومەت هاوکاریان بن چ ئەو کەسایەتیانی کە وەکو کاکزاهیر هاوکاری نابینایەن و خاوەن پێداویستە تایبەتەکانە هاوکاریان من چونکە زۆربەیان لە چینی هەژارن بۆ هیوای کە هەمیشە سەرکەوت و سەرفراز بن. بەڵێ بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بڕگۆ و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی و عزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ هەمیشە لە ساق و تەندروست باش بن خواتان لەگەڵ.